کار و بازار بە تەواوەتی پەچی کەوتووە. ئەگەر بازاڕەکانیش نەکرێنەوە ئەوە خراپتر دەبێت. چونکە دەتوانین بابەتەکان بفرۆشین ئەگەر بازار هەبێت. لە کاتی کەرەنتینە و مانەوە لە ماڵەوە هەرچی پارەی پاشەکەوتمان هەبوو خەرجمان کرد. تەنها ئومێدیش ئەوەیە کە بازاڕەکان بکرێنەوە و دووبارە دەست بکەینەوە بە کارکردن. نزیکەی 2500 کەس لە ئێمە نانووس کراوە کە سەرجەمان کەسانی هونەرمەند و کەم دەرامەتن. ئێمە هەوڵ دەدەین کارەکانیان کۆکەینەوە لە ڕێگەی بازاڕی ئۆنلاینەوە کارەکانیان دەفرۆشین. بیرۆکەی کۆکردنەوە و پاشان دۆزینەوەی بازار بۆ کارە هونەرەکانمان بیرۆکەیەکی جوانە و لە ڕێگەیەوە ئێمە بژێوی ژیانمان دابین دەکەین و دەشتوانین هونەرەکەمان لە هەمان کاتدا بایەخ پێ بدەین و ڕێزیش بۆ کارەکەمان دەگەڕێتەوە. هاوردەکردنی کارە هونەرەکان لە دەری وڵات و هەرزانی نرخەکانیان بۆتە هۆکاری ئەوەی کە کارە دەستی و ناوخۆیەکان لە هیندستان گرنگێکی ئەوتۆی نەبێت. ئێمە بەڕێگەی ئۆنلاین کارە دەستەکانیان دەفرۆشین و دەیگەێنینە دەست کرارەکانمان لە ماڵەکانی خۆیاندا. لە کاتی کەرەنتینەکردندا کێشەی زۆرمان بۆ دروست بوو. هیچ کارێکمان نەدەکرد. بەڵام دوای ئەوەی کە کارەکانمان لە ڕێگەی ئینتەرنێتەوە خرایە ڕوو بۆ فرۆشتن هەندێک دۆخم باشتر بوو. لە ڕێگەی ئۆنلاینەوە بەشێک لە کارەکانم فرۆشران.